خۆشەویستەکانم هیچ زمانی ئەوەنەی ئەم زمانەی خۆمان کە تایە ئەژین فیتەن و ئاژاوە ڕووی نەکردوتە مرۆڤایەتی بە تایبەت لەلایەن کافرانەوە بۆ دژایەتیکردنی موسڵمانان حەزەکەن ئێمەی موسڵمان ئێمەی کۆمەڵگای موسڵمان وڵاتانی موسڵمانی شوەکو خۆیانیان پێبێ سەرگەردان و وێڵ کە هیچ حەقیقەتێک و ڕاستیەک نەزانین ئەیانەوێ مناڵەکانی ئێمەش وەک خۆیان پەروەردە ببن وەدوو لەو تەکفڕونە کەما کەفەڕوو فەتەکوونونە سەوا ئاواتیان ئەوەیە کەوا ئێمەش وەکو ئەوان کافر ببین تاوەکو یەکسان بین تاوەکو ئێمەش وەک ئەوانمان پێبێ بەڵام ئێمە خوای پەروەردگار فێرمانی کردووە وەکو باسم کرد هەموو ڕکاتێکی نوێش کە ئەیکەین داوا بکەین خوای تەعالا لەسەر ڕێگا ڕاستەکە بەردەواممان بکە هیدایەتمان بدە چونکە مەسئلەی ڕێگای ڕاست خۆشەویستەکانم مەسئلەیەکی زۆر وردە زۆر ورد و دەقیقە پێویستی بە وەحی ڕۆژانە تۆ چەند جار داوا لە خوای پەروەردگار بکەی لەسەر ئەو ڕێگا ڕاستە بەردەوامت بکە و لارت نەکاتەوە ڕێگای ئەوانەی کە خوای تەعالا نیعمەتی خۆی ڕشتۆتە سەریانە صراط الذين أنعمت عليهم طبعا ئەوانە کێن کە خوای تەعالا نعمەتی خۆی ڕشتۆتە سەریانە من الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين ڕێگای پێغەمبەران ڕێگای ڕاستگۆیان ڕێگای شەهیدان و پیاوچاکان هەر لەو سورەتی فاتحایەتۆ داواکەی خوای تەعالا لە ڕێگای گومڕابووان لاددا بتێنێتە سەر ڕێگا ڕاستەکە غەیری المەغضوب عليهم ولا الضالین و نەک ڕێگای ئەوانش کە گومڕابوون طبعا ئەوانەی کە خوا لێیان تووڕەبوون کێن ئەوانەی کە خوا لێیان تووڕەبوون ئەوانن کە حەق ئەزانن بەڵام شوێنی ناکەون ئەی ئەوانەی کە گومڕابوون ضالین کێن ئەوانن کە بە نەزانینەوە شوێنی ناحەق کەوتون بۆیە براکانم خوشکە بەڕێزەکان ئێمە زۆر پێویستە ئەم دوعایە لەم زەمەنە لەم زەمەنی ئەنتەرنێتە کە هیچ شاراوە نییە کە مناڵە بچکەکانمان هەموو شتێک ئەبینن هەموو شتێک ئەزانن کە فیتنەکە ڕووی کردوتە ژووری خەوتنەکان هەموو کون و قوشبینێکی ئەم سەرزەویە لەو فیتنەیە بێبەش نییە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ إن بين يدي الساعة فتنا كقطع الليل المظلم ئەفەرمێ لە آخر زمانە پێش ئەوەی آخر زمان بێ فیتنەیەک ئاژاوەیەک ڕووە کاتە خەڵکی وەکو تاریکە شەو وایە حەق و نەحەقی تیا تێکەڵ ئەبێ زەلام پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم يصبح الرجل فيه مؤمنا بەیانی هەڵەسێ ئیماندارە بەیانی هەڵەسێ ئیماندارە بەڵام ئێوارەی بەسەرادێ سبحان الله لە ئیمانەکە لا ئەدا ويمسي كافرا خوا پەنامانتە بدأ الإسلام غريبا وسيعود غريبا كما بدأ دیندارێتی نامۆ ئەبێت ڕێی خوا و ڕێی دینداری نامۆ ئەبێ وەکو چۆن سەرەتا دەستی پێکردۆ بە نامۆی هەمان بە هەمان شێوە نامۆ ئەبێتەوە ڕێگاکانی تر کە ڕێگای زگتێریە کە ڕێگای تێرکردنی ئارەزۆکانە ئەو ڕێگایانە قەرەباڵغ ئەبێتەوە بەڵام ڕێگای خوا و ڕێگای مزگەوت تاکو تەرا ئەبێت کەم ئەبێتەوە ئینسان لەو حاڵەتانە چی بکات باش بۆ ئەوەی دینەکەی سابت بێ بۆ ئەوەی لەسەر دیندارێتی دامەزراو بێ گرنگترین شت ئەوەیە کە پەنا بگریتە خوای پەروەردگار چونکە خوایە کە تۆ دا ئەمەزرێنێ دوعاکردن بەو شێوەی کە خوا فێرمانەکە لە سورەت فاتحایە لەم ئاەتەی کە عەرزمان کردن لە ئاەتی 8 سورەتی ئالی عیمران خوا فێرمانەکە داوا بکەین کە خوا دامەزراومان بکە کە لامان نەدا لە ڕێگاکان و هەموو شتێکیش بەدەستی خوایە
يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة. لسورة إبراهيم آياتي بسحوت خواه تعالى أفرمي خوايا كداتان أمزريني لسر رقاي راست لسر قصي حق لجياني دنيا والآخرة شا خوايا داتا مزريني تو تنها أبي داوا لخوا بكي ئازایی نی ئازایی خۆمانیتیان نییە دامەزراو بوون گومڕانە بوون ئازایی خۆمانیتیان نییە ئەبێ زۆر داوا لەخوا بکەین زۆر لەخوا بپارڕێینەوە شانازیشی پێوە نەکەین بڵێ کەس ناتوانێ من گومڕاکە واللهی براینە فیتنەکان ئەوەنە زۆرن ئەممەنە ئاژاوەکان زۆرن ئەممەنە شوبوهات و شەهەوات وەکو زانایان ناوێن ناوە شوبوهات یعنی گومانەکان ئەمەندە زۆرن کەم کەس لێ ڕزگاریە بێ و شەهوەت و ئارەزوەکانیش ئەوەندە زۆرن کەم کەس ئەتوانێ نەخەڵەتێ پێی براینە زۆر خەتەرە زەلامەیە دینی خۆی بە کەمترین پارە ئەفرۆشێ گومان لە دوای ئەوە دێ زۆر جار سەرەتای گومانەکان یعنی پێش ئەوەی گومانەکانت بۆ بنێرن بە پارە و پور دڵت نەرمەکەن بۆ ئەوەی گومانەکان لە ناو دڵتا جێگیر ببێ سەرەتا دەمت چەورەکەن دوای ئەوە ئەمجا گومانت بۆ ئەنێرن خوای تەعالا بە پێغەمبەرەکەی ئەفەرمێ صلی الله عليه وسلم سورەتی ئیسراء ئایەتی 74 ئەفەرمێ ولولا أن ثبتناك لقد كدت تركن إليهم شيئا قليلا يعني أي پێغەمبەری خوا ئەگەر داتمان نەمەزراندایە تۆش یەواش یەواش بۆ لایەن نزیکە بیتۆ لێیان يعني یەواش یەواش بەرەو لای ئەوانە چووی حتى پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەخر زەحمەتە ئینسان لەم ژیانە ڕۆژێ نییە و دوو نییە و سێ نییە و ئەوانە هەر بەرگە بگری و هەر ناڕەحەتی قبوڵ بکەی زۆر زەحمەتە